بەداخەوە تا ئێستا دەسەڵاتی کوردستان بە پیل داواکاریەکانمان ناتوە تا ئێستا وەڵامی داواکاری سەرەکی مای نەداوەتەوە کە دامەزراندنە لە هەموو دنیا گرێبەستی کاتی دوای 3 مانگ دەکرێت بە هەمیشەیی دەسەبەرکردنی مافەکانی مامۆستایانی وانەبێژ لەم قۆناغەدا پێویستیەکی نیشتیمانیە پێویستە دەسەڵات لە کوردستانە و مافانەمان بۆ فراهەم بکات لەڕاستیدا ئێمە موچەمان نیە بڕێک پارەی کەم دیاری کراوە دوای هەموو موچەکان ئەگەر هیچ شتێک لە داهات لە کوردستان مایەوە دەیدەن بە مامۆستایانی وانەبێژ ئەگەرنا نادرێتێ بەردەوام 2 هەفتە 3 هەفتە دوای هەموو موچە خۆرێک موچەمان وەرگتو ئێمە بۆ موچەیە بۆ بڕە پارەکەمان ناتوینە سەرشەقەمە ئێمە هاتوین داواکاری سەرەکیمان تەنها دامەزراندنە ئەوە دەمانەوێت بکرێن بە هەمیشەیی هیچ وەڵامێکی ئێمە نەداوەتەوە سەبارەت بە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ تا ئێستا هیچ لانێک نهاتۆ سەرخەت ئەمڕۆ بخۆ دەزانی ئەمڕۆ 28 نۆیە خۆی لە سێزدەی نەدەوامی قوتابخانەکان دەستی پێ کردوتەوە حکوومەت زۆر بێباکە لە پێدانی ئەرکوما بەرامبەر مامۆستایانی وانەبێژ زۆربەیان داوامی تێدا ناکرێ بەڵێ داوامیان تێدا ناکرێ مەگەر ئەوانەی ئامادەی پۆلی 12یان هەبوو بێ ئەگەر نازۆربیان وانەبێژەکان هیچیان نەچوونەتەوە داوام ئەکسەرێتی نەچێتەوە داوام بەزدی و باردۆخی وانەبێژن زۆر خراپە باردۆخیان زۆر خراپە بە شێوازێکە یعنی بڕواکە مامۆستای وانەبێژ هەر هەمویان دەبێ ئیشێکی ئیزافی تریان هەیە بۆی بتوانین بژین بۆی بتوان ینی بژێوی ژیانیان پیدا بکەن ئاستی وانەبێژان لە باردۆخێکی زۆر خراپدایە ژیانیان زۆر خراپە بەو شێوازە بڕواکە هیچ مامۆستایەکی وانەبێژ ناتوانین بچی بۆ داوام چونکە هەر یەکێکمان کە بڕۆین بۆ داوام لە دەرەوەی شار یاخۆ ناوەی شار ئێمە پێویستمان بە مەسروفێکە